سێ دەیە پارتی وێچێتی کار لەسەر بێدەنگکردن و دەستەمۆکردنی پەرلەمان دەکەن بۆەوەی دەسەڵاتێکی ستەمگەر و پۆلیسی بۆ خۆیان فراهەم بێن و پەرلەمانیش جگە لە دەستبەرزکردنەوە شتێکی ئەوتۆی لەدەست نەیەت. بەڵام لەم خولەی پەرلەماندا دوای دیزاینە گەورەکە خەریکە بە تەواوی خەونەکان بەدی دێت و پەرلەمانێکی بێڕۆڵ لاولێرقوت دەکەنەوە کە کاری تەنها پیرۆزبایی و دەستخۆشی بێت و لە قسەیان دەرنەچێت. چیکە ئاوە پەرلەمان بەبێ کۆبوونەوەکان نەهێڵنەوە. هێشتا ئەم خولەی پەرلەمانی کوردستان دەست بەکار نەبووە، بەڵام پارتی وێچێتی دەستیان بە بێڕێزیکردن بە شکۆی پەرلەمان و پیشەی پەرلەمانتاران دەست پێ کردو لە ڕێی چەند فەرمانبەرێکەوە نەیانهێش دانیشتنی پەرلەمانی دیزاینکراو بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ببەسترێن. بە پێی زانیاریەکان هەرچەندە سەرۆکی بەتەمەنی پەرلەمان داوای ڕێخستنی دانیشتنی پەرلەمانی کردبوو، بەڵام پارتی وێچێتی بەهۆی ئەوەی لەسەر دابەشکردنی پشک و پۆستەکان ڕێک نەکەوتون و هێشتا کۆ نەبوونەتەوە ئەم دانیشتیان پەخست و بە فەرمانی حەزب پەرلەمانتارەکانیان بەدەم داوای سەرۆکە بەتەمەنەکەوە نهاتن. جگەلەوەش لە ڕێگەی فەرمانبەرانی پەرلەمانەوە دەرگەی هۆڵی کۆبوونەوەیان بەڕووی پەرلەمانتارانی نەوەی نوێ و یەکگرتوودا داخست. هەرچەندە سەرۆکی کاتی پەرلەمان لە نەوەی نوێ و حەزبەکەشی خاوەنی 15 کورسیە، پێشتری جوڵانەوەکە بانگەشەی کۆتایی هێنان بەدەسەڵاتی هەرێمی دەکرد، بەڵام ئەوانیش نەیانتوانی تەنانەت کۆبوونەوەیکی پەرلەمان ڕێک بخەن و بە چەند فەرمانبەرێکی پەرلەمان دەرگەی هۆڵی پەرلەمانیان بەڕوودا داخستن. باوتەی چەند پەرلەمانتارێک تەنانەت ئاوچان بەو ئەندامانەی پەرلەمان نەداوەکە بۆ کۆبوونەوە چوبوونە باڵەخانەی پەرلەمان. کۆمەڵی دادگەری کوردستان کاتێک بڕیاری بایکۆتکردنی ئەم خولەی پەرلەمانیدا ئەم دۆخەی لێوە دیار بوو، دەیزانی کە دوو حەزبەکە وەکو ڕۆبۆتی پەسەندکردنی بڕیارەکان و مۆرکردنی هەنگاوەکان لە پەرلەمان دەڕوانن. پەرلەمانێکیش بە دیزاین پێکاتبێت و کاڵای ساختەکاری بەبەردا بڕدرابێت، ناتوانێت لێژێر هەژمونی پارتی وێچێتی دەربچێت. هەر بۆیە سەرۆکی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند ئەم پەرلەمانە بە شیاوی ئەوە نازانن بچنە ناویەوە. پەرلەمانێکەوە کە پێمان وایە دەستی ساختە و تەزویری زۆر تێدایە. بارودۆخی ناوچەکە دەکوڵێت و هەموو جیهان چاویان لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام پارتی وێچێتی لە عەقڵیەتی شەڕی ناوخۆ و شەڕەگەڕەک و دەستشکاندنەوە بەردەوامن، وەک چۆن یاری بە قوتی موچەخۆر و هاوڵاتیانەوە دەکەن، بامان شێوەش یاری بە چارەنووسی گەلێکەوە دەکەن. ئێستاش کە دانیشتنی یەکەم کراوە و بەپێی یاسا پێویستە لە 45 ڕۆژدا سەرۆکاتی پەرلەمان هەڵببژێردرێت، دیار نییە ئایا پارتی وێچێتی دەتوانن لە گرەی حەزباتی دەربچن و ڕێگە بدەن پەرلەمان کۆ ببێتەوە، یان پەرلەمانە دیزاین کراوەکەی خۆیان دەخەنە بەرمەترسیەڵ وەشانەوە لەلایەن دادگای فیدراڵیەوە. ئەو دوو حەزبە بەبێ ئەزمون وەرگرتن لە ڕووداوەکانی ڕابردوو، بەبێ لە بەرچاوگرتنی دۆخی ئەستیاری ئێستا، تەنانەت دانوستانی پشکێنە و بەشکردنی پۆستەکانیش دەست پێ ناکەن و گەورەترین دامەزراوەی یاسایی بە میزاجی خۆیان پاک دەخەن.